بەناوی خۆی بەخشندەی میرەبان سڵاو و ڕەحمەتی خۆی پەروەردگارتان لەبێ بینەرانی ئازیز و خۆشەویست خۆم بە خۆشحاڵەزانم لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی ژێرخان پێتان دەگەمەوە بۆ قسە و باسکردن لە یەکێکی تر لەو ڕێگایانی کە ژێرخانی ئابووری وڵاتی پێوە پەیوەست دەبێ و داهاتی تاک و کۆمەڵگەشی دواتر لە ڕووی داراییەوە پێگەشە سەندن دەبێت. ئەویش یەکێکی ترە لە بەرهەمە ناوخۆیەکانی هەر کۆمەڵگەیەک دەتوانێت دەوڵەت پشتی پێ ببەسێت بۆەوەی کە لە ڕێگەیەوە هەم هەلی کار بۆ هاوڵاتیەکانی دەسەبەر کە هەم بەرهەمی ناوخۆی گەشە پێ بدات. ئێمە لەم تەورەدا باسدا گرفتی کێلگە پەلەوەریەکان دەکەین لە هەرێمی کوردستان. هەڵبەتە لە هەرێمی کوردستان نزیکەی 900 کێلگەی پەلەوەری بوونی هەیە کە بەرهەمیان 6,000 تەنە لە ساڵێکدا. ئەمە ڕێژێکی بەرچاوە لە زیادبوونی بەرهەمی ناوخۆی کێلگە پەلەوەریەکان و دەژوترێت کە بە زیادەوە بەشی پێداویستی ناوخۆی هەرێمی کوردستان دەکات. تەنانەت دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان لە بیری ئەوەدا بێت کە بازاڕ بۆ ئەم بەرهەمە بدۆزێتەوە. بەڵام گرفتەکە لێرەوە دەست پێ دەکات کە دەوترێ حکوومەتی هەرێمی کوردستان نەک بازاڕ بۆ بەرهەمی ناوخۆی خۆی نادۆزێتەوە، بەڵکو ڕێگرە لەوەی کە بەرهەمی ناوخۆ گەشە پێ بدات، تەنانەت بەرهەمی دەرەکی دێنێت بۆی پشتی بەرهەمی ناوخۆ بشکێنێت. ئێمە لێرە قسە و باز دەکەین با بزانین هۆکارەکانی پشتی گرفتی کێلگە پەلەوەریەکان لە هەرێمی کوردستان چییە و بۆچی ئەم کێلگە پەلەوەریانە وای نەکردووە خوازە سەر بەرهەمی ناوخۆ زۆرتر بێ وەک لە بەرهەمی دەرەکی. قسە و باز دەکەین لەگەڵ بەڕێز نازم عەبدوڵڵا، جێگیری سەرۆکی کۆمەڵی کێلگە پەلەوەریەکان لە پارێزگای سلێمانی. کاک نازم سپاس. سپاس بۆ جەناب و بینەرانی بەڕێز. ئەمەوێ یەک داتات بۆ ڕاستکەمەوە. ئێمە بەس من داتای پارێزگای سلێمانی بۆ جەنابت ڕوونەکەمەوە. ئەو داتای لای جەنابتە زۆر کەمە. لە پارێزگای سلێمانی 576 پرۆژەمان هەیە. تاقی ئەم پرۆژانە نێزەکەی 9 ملیۆن جوچکە بە هەڵەبجە و بە گەرمیانەوە 800 پرۆژەمان هەیە، واتە ئەکاتە 1250 هۆڵ. بۆ مەسلەی ساڵانە، یانی ئێمە داهاتی ناوخۆی ساڵانەی پارێزگای سلێمانی بە هەڵەبجە و بە گەرمیانەوە بە پێی خواستی تاک 23 بۆ 24 کیلۆ گۆشتی مریشکمان پێویستە، واتە 167,000 تەنمان پێویستە. بەڵام لە هەمان کاتدا 167,000 تەن بۆ 170,000 تەنمان مریشک هەیە. زۆر باشە، دەست خۆش نەمویست پێت ببڕم مادام ویستە تێبینی لەسەر داتاکەم بدەی. بینەرانی ئازیز، بەر لەوەی بچینە سەر گفتوگۆکەمان لەگەڵ بەڕێز نازم عەبدوڵڵا هەر لەبارەی گرفتی کێلگە پەلەوەریەکان و ئەو ئامارانی کە لەبارەی ئەم بەرهەمە ناوخۆیە دەوترێت راپۆرتێکمان لەو بارەوە ئامادەیە، دواتر قسە و باسی جددی لەبارەوە دەکەین. فەرموو. نزیکەی 900 کێڵگەی پەلەوەر لای بەڕێوەبەرایەتی کشت و کاڵی سلێمانی مۆڵەتیان پێدرا و بەرهەمیان 6,000 تەنە لە ساڵێکدا. جگە لەمەش ژمارەیە کێڵگا هەیە کە تاکو ئێستا مۆڵەتیان نییە. ئەم بەرهەمە زۆر لە پێداویستی ناوخۆی هەرێمی کوردستان زیاترە و پێویستە بازاڕ بۆ ئەم بەرهەمە لە دەرەوەی هەرێمی کوردستان بدۆزرێتەوە. خاوەن کێڵگەکانیش ئاماژە بۆ ئەوە ئەکەن کە پێویستە حکوومەتی هەرێم مریشکی بەستووی تورکی قەدەغە بکات، یاخود هاوکاری کێڵگە پەلەوەریەکان بکات و هاوڵ بدات تێچوونەکان کەم بکاتەوە بۆ ئەوەی بتوانین کێبڕکەی بەرهەمی دەرەکی بکەین. حکوومەتی هەرێم و وەزارەتی کشت و کاڵ نەک هاوکاریمان ناکەن، بەڵکو بارگرانی و کێشەمان بۆ دروست دەکەن. بە 3 مانگ مۆڵەتمان بۆ نوێ دەکەنەوە و چەندین جۆر باج و غەرامەمان لێوەردەگرن. ئارام عەبدوڵڵا، جێگری سەرۆکی کێڵگە پەلەوەریەکان ڕایگەیاند ژمارەیەکی زۆر لە خاوەن کێڵگەکان بەهۆی ڕێگەدان بە هاوردەکردنی مریشکی بەست و تووشی زەرەر و زیان بوون. کێڵگەکانیان داخستووە و ئەمساڵ مریشکیان نەکردوتە قاعەکانەوە. وتیشی پێناسی نوێی گومرگی بۆتە هۆی بەرزبوونەوەی نرخی عەلەف و بەمەش تێچووی بەرهەمهێنان زیادی کردووە. حکوومەتی هەرێم نەک هاوکاریمان ناکات، بەڵکو بارگرانی زیاترمان بۆ دروست دەکات و بەمەش ناتوانین کێبڕکەی بەرهەمی دەرەکی بکەین.
کاک نازم دووبارە سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ ئەمەیە بەو بەڕێز. پرسیارە دەست پێ بکەم هەڵبەتە کێڵگا پەلەوەریەکان ساڵانە لە هەرێمی کوردستان لێرە و لەوێ کێڵگەی تازاکرێتەوە بێگومان ئەمەش بەهۆی بوونی خواستەوەیە هەمیشە خواست زۆر بوو کاڵاش زیادە بێ ئەمێ بزانم لەگەڵ زیادبوونی کێڵگە پەلەوەریەکان تا چەند توانە لە ڕووی کوالێتیشەوە ئەو بەرهەمانە کە دەیخەنە بازاری هەرێمی کوردستانەوە کوالێتیکی باش بۆی خواستەکە لە سەری زیاتر بێت. دووبارە بە ناوی خۆی گەورە زۆر سپاس بۆ بەڕێست و بینەرانی بەڕێز. ئێمە لە پارێزگای سلەیمانی 26 پرۆژەمان لە دروستکردندایە نێزیکەی 150 پرۆژەی تریش لە مەعاملاتدایە کە بچێ بۆ هەولێر مەعاملاتی بۆ بکرێ 30 پرۆژەش لە هەولێر لە دروستکردندایە نێزیکەی 18 بۆ 20 پرۆژەش لە دوهۆک لە دروستکردندایە بەڕاستی بەڕێی من نابێ ئەم پرۆژانە ئیجازەیان پێ بدرێت دروستکرێن لەبەرەوەی ئەبێتە کارەسات بۆ هەرێمی کوردستان یان ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان بێ چارەسەرێک بۆ مریشکە بدۆزێتەوە چونکە ئێمە لە هەرێمی کوردستان مریشکمان لە 100 زیادەوە بە دڵنیایەوە هەموو بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستانیش زۆر لە ئێمە باشترە زانن ئیتر ئێمە پێویستیمان بە مریشکی دەرەکی نییە واتە بە مریشکی بەستونیە بێتە ناو هەرێمی کوردستانەوە مریشکی خۆمان زۆر تەندروستە بە شێوەیەکی زانستی جیهانی پەروەردەیەکەین بە پێی عیلمی پزیشکی ڤەیتەرنەری لە کاتی فرۆشتندا ئێمە تا دکتۆری ڤەیتەرنەری فەحسی بۆ نەکا نایکەینە بازاڕەوە ئەو ئیدیعا و بازە ئیدیعا لەملا لەولای بۆمان نەکرێن مریشکانن تەندروستنیان ئەوەیە دەنیان بەعزێش ئەمە دوورە لە ڕاستیەوە ئەسڵ و ئەساسی نییە لەبەرەوەی مریشێک ئێستا من بەم جلانەی خۆمەوە ئەگە بچمە ناو چێلگەکەی خۆمەوە لەوانەیە تووشی نەخۆشی و ڤایرۆسی کەم لەبەرەوەی ئەبێت لە پیسترین شت لە پیسترین بۆن ئێمە خۆمان پارێزین هەم حرەس و هەم پرۆژەکانیشمان پارێزین واتە بۆی تووشی نەخۆشی نەبین بەرگری لێ بکەین. زۆر باشە لە قسەکانی بەڕێستا باسی کۆمەڵێک لە پرۆژەت کرد بەڵام بەڕێزت کە جێگری سەرۆکی کۆمەڵی کێڵگە پەلەوەریەکانی داواکەی کە ئەم پرۆژانە مۆڵەتیان پێ نەدرێت چ لە سێمانی چ لە هەولێر چ لە دوهۆک بۆچی؟ لەبەرەوەی ئێمە لە سنووری پارێزگای سلەیمانی بە هەڵەبجە و گەرمیانەوە لە حاڵی حازردا نێزیکەی 70 بۆ 80 پرۆژەی نایاساییشمان هەیە. حکوومەتی هەرێمی کوردستان ئەوانەش وەک ئێمە تیەکەن ینی ئەو پرۆژە نایاسانەش وەک ئێمە ئیژەکەن حکوومەتی هەرێمی کوردستان واتە ئەبێ بێ مادام بۆتە عەرزی واقع کە ئەم پرۆژانە دروست کراون جوسکی تیەکەن وەک ئێمە بەرهەمیان هەیە بە خێوێکن بابێ ئیجازەی بدا بەوان ئەوەکانی تر ڕاگرێ ئیتر بەسە خۆ ئێمە ئەڵین لە 100 زیادە بە دڵنیایەوە بەرپرسین لەو قسەی خۆمان کە لە 100 مریشک زیادە لە هەرێمی کوردستاندا باشە قسە لەسەر زیادی بەرهەمی ناوخۆکەین ئەم پرۆژانە چۆن حکوومەتی هەرێمی کوردستان دەیڵەت جوچک بەرهەم بێنن لە کاتێکدا مۆڵەتیان نییە وڵی کاکە خۆ من بەرپرسێکی گەورەی حکوومەتی هەرێمی کوردستان نیم بەڵام ئێمە ئاگاداری کۆمەڵێکی مەدەنین یعنی ئەوی پێمان کراوە لە ڕاگەیاندن بێ بۆ بەرپرسانی حیزبی بێ حکوومەت بێ ئەوی پێمان کراوە ئەرچی سەرشانی خۆمانە دڵنیا بە زۆر بە زیاترەوە کردومانە درەخیمان لێ نەکردووە ئەم پرۆژانێک کە مۆڵەتیان نەدراوە و بەڕێزت بە نایاسایی ناوت بردن لە ڕووی کوالێتی و هەمانەوانن کە مۆڵەتیان پێدراوە کوالێتیەوە بڵێ بە هەمان زانستی بە هەمان عیلمی پزیشکی بەخێوە کرێ ئەکرێتە بازارەوە بەس لە هەمان کاتەخۆ مۆڵەتیان نییە حکوومەتی زۆر باش زانێ وەک مۆڵەتیان نییە بابێ مۆڵەتدا بە ئەوان غرامە بۆ ئێمە دێتەوە داخلکردنە یعنی هەر شتێکە بە پێی قانون وەک ئێمە با معاملاتی خۆیان بۆ بکەن و جوشی داخلکردنی خۆیان بکەن لە جیات ئەوەی ئەو 150 پرۆژەی کە لە سلەیمانی دەرەچێ بۆ هەولێر بۆ مۆڵەت وەریگریان لە هەولێرەوە بۆ وەزارەیان لە دووهۆکەوە بۆ وەزارەت دەرەچێ پایتریش کە پرۆژە دروست نەکرێت لە هەرێمی کوردستان لەبەرەوەی دیسانەوە ئەبێتە کارەساتێک بۆ هەرێمی کوردستان اینجا خۆی لە ڕاستیدا ئەمە دەواجینیش نییە ئەمە پێڵەن سەناعەتە دەواجین لەبەرەوەی لە دەواجین زۆر گەورەترە بەو فەلاحی کە گوڵەگەنمەکەی بەرهەم دێنێ کابرای مەقفەزە دەرمانفرۆژە معمەل عەلەفە
ئێمەی سەحە پرۆژەین کرێکارە مریشک فرۆشە جوملەچیە واتە ئەمە ئەگە حسابێکی بەوری لە هەرێمی کوردستان باوەڕکە لە ملیۆن و نیوێک زیاتر خەڵک خەریکی ئەم عیشی مریشکەیە ئیتر حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ بێ بە هەموو شێوەیەک هاوکاریت کە بازارێکت بۆەکان نەگڕێگرت بێ کاکە ئێمە هاوارەکەین بە عالەمی ئەشکرا ئەڵێن پێویستیمان بە مریشکی دەرەکی نییە داهاتی ناوخۆمان لەسەرەواکەین بەڵام باسی ئەوەت کرد کە لە ڕووی تەندروستیەوە کۆمەڵێک ئیدیعایەتان بۆ دەکرێت مەسەڵەن دەوترێت من خۆم چەندین جارە من بیستووە دەوترێت لە ڕووی تەندروستیەوەی لە دەرەوە دێت تەندروسترە لە بەرەوەی لێرە کۆمەڵێک خۆراکی پێدەدرێت کە بەسەرچوون چ لە ڕۆنە چ لە گەنمە چ لەمەیە و دەژوترێت ئەشمەوێ ئەوەش ئیزافەکەم ینی دەوترێت خێرا گەورەکردنێکتان هەیە ئەمەیان چییە؟ کاکە یعنی ئەمە شتی وانە ئەسڵ و ئەساسی نییە من پرۆژەم هەیە لە سیتەکە بۆ نمونە ئەمڕۆ 53 ڕۆژە ئەتوانی هەر بە کەناڵەکەی جەنابتەوە بێ سەردانی بکەی 2 کیلۆ 352 کیلۆ 400 دێتەوە لە ڕووی تەندروستێکەشەوە یعنی مریشکی خۆمان هزار ئەوەندەی مریشکی دەرەکی تەندروسترە لەبەرەوەی ئێمە خۆموادی نادەین بە مریشکانمان بۆ خۆمان دروستیکەین ئەو موادە لە معمەلی علەفەوەمان دێ ئەو موادەی کە لە معمەلی ئەو معمەل علەفەی کە بۆ ئێمە ئەنێرێ ئەویش لوژنەی قایمقامێت هەیە ئێمە دەستخۆشی لە قایمقامی سلەیمانیەکەین دەستخۆشی لە ئاسایشی سلەیمانیەکەین بەڕاستی لژنێکی زۆر تۆکمە و سەرکەوتویان داناوە چاودێریانەکەن بە هیچ شێوەیەک نایەڵم موادی خراپکەنە ناو معمەل علەفەکانەوە یان سۆیە بێ پریمێکس بێ پرۆتین بێ یا گەنم بێ ڕەوانەی خاوەن چرگە پەلەوەریەکانی کە نە ئێمە قبوڵی ئەەکەین نە حکومەت نە لوژنەی قایمقامێتی سلەیمانیش قبوڵێکەوە بە دڵنیاییەوە وەک عرضم کردی بۆ دووبارە ئەەکەمەوە مریشکی خۆمان بە پێی ستانداری نێودەوڵەتی بەخێوەکرێ لە پارێزگای سلەیمانی بە هەموو شێوەیەک بە پێی ستانداری نێودەوڵەتی بەخێوەکرێ واتە ئیدیعاەک لەم لای لەو لای ئەکرێ زۆر دوورە لە ڕاستیەوە دڵنیا دەکەمەوە زۆر باشە بەڵام مەسەلەن هەر لەو بارەوە دەوترێت بەشێک لە خاوەن کێلگەکان مریشکەکانیان بنی پێی مریشکەکان داغ دەکەن تا چەند ئەمە دروستە تەنانەت ڤیدۆش بڵاو بۆ چەنەها مریشک تەسویر کرابوو کە بنی پێیان داغ کرابوو بۆی زۆر نەجوڵە و گەشەیەکی خێراپ کاکە خۆ ئەمە بەپێی قسەی من و بەڕێست و یان نفرێک نییە کەەوە قسەیەکە یان بۆ خۆی بێ هات پێ بنی پێی مریشکێکی داخکرد بە ڤیدۆ بڵای ئەمە شتیوان نییە ئەمە عیلم شتیوا قبول ناکە ئەو مریشکە لە ماوەی نیو سەعات بۆ 40 دقی ئەبێ هەستێ ئەبێ ینی ئەو حرەسەی لەو پرۆژەی دایەواتە لەو هۆڵیدا مریشکی تایان جوشکی تایە ئەبێ ماوەی نیو سەعات جارێک ئەو مریشکەی هەستێنێ بۆی ئاوخوا و علەفخوا حرەکەی بکە یعنی تۆ مریشکێک بنی پێی بسووتێنی چۆن نەتوانێت علەفخوا چۆن نەتوانێت ئاوخوا چۆن نەتوانێت بگەڕێ ئەمە ڕاز نییە ئەمە بەز ئیدیعایەکە دەستێک منە ئەڵم دەستێکی دەرەکیە ئەوێت داهاتی ناوخۆ بشکێنێ بۆ مریشکی تووشی بێتە ناو هەرێمی کوردستانەوە ژینە ئەمە ئەسڵ و ئاساسی نیە زۆر دوورە لە ڕاستیەوە بە دڵنیایەوە پێ دەڵم زۆر دوورە لە ڕاستیەوە شتیوا بوونی ئەبد نییە زۆر باشە وەکو بەڕێزت باست کرد کە بەرهەمی ناوخۆتان زۆر زیاترە لە تەنانەت دەبێ بازاڕیشی بۆ بدۆزرێتەوە بەڵام بۆچی بەرهەمی دەرەکیەت بۆچی مریشکی بە سوی تورکی وەکو خۆتان ئاماژەتان پێدا یەتە هەرێمی کوردستان حکومەت دەمە نازانەکەی و بەرهەمتان زیاتر حکومەتی هەرێمی کوردستان کاکە زۆر باش ئەمەی لە ئێمە باشترە زانەکە ئێمە داهاتی ناوخۆمان بەڵێ لە 100% زیادە بەس خۆ ئەوە عیشی من نییە من ئێمە کۆمەڵێکی مەدەنین هاوارەکەین وەک پێم وتی بۆ لای بەرپرسانی پەیوەندیدان هەموو شتێک بە بەڕێز کاگڕێباس حەملانەوە بە بەڕێز نازام چەند وەزیرەوە بەرپرسی حکومی و حیزبی بەڵە پەیوەندیمان پێوە کردوون ئاگاداریشمان کردوون کە کاکە ئێمە داهاتی ناوخۆمان زۆرە پێویستیمان بە مریشکی تورکی نیە بێتە ناو هەرێمی کوردستانەوە بەڵام دیارە نەختێ توجاری زەخم جاگە کەسی زەخمیشان لە پشت بێ ئەو مریشکی بێنە ناو هەرێمی کوردستانەوە ڕێگریان لێ نەکرێ بێ شتێکی وا بێنژینە ئێمە پێویستیمان بە مریشکی دەرەکی نییە بێتە ناو هەرێمی کوردستانەوە باج و خەرامەتان تا چەندێک لەسەر ئاسان کراوە بۆی کە بەرهەمەکەتان ئێمە وەک پارێزگای سلەیمانی غرامێکی زۆر بۆ خاوەن چێلگە پەلەوەرەکانی پارێزگای سلەیمانی هاتۆتەوە بۆ هەولێریش بڵین مخالەفە کراوە بۆ دووهۆکیش کراوە بەڵام ئەو غرامە بۆ هەولێر و دووهۆک نهاتۆتەوە من جارێکی تر داوا لە بەڕێز قوبات تاڵەبانی یەکەم ئەو غرامەی کە هاتووە بۆ پارێزگای سلەیمانی
ئەو غرامەمان بۆڵگری ئێمە سپاسیەکەین لەبەرەوەی هەمان غرامەی دهۆک و هەولێری شمولی کردو بۆیە ناتەوە پارێزگای سلەیمانی هاتوتەوە بەڵام لە سامانی ئاژەڵی ئێرەوە ئەو برادرانی کە ئیجازەی تازە ئەکەنەوە غرامەکەەوە خۆی لە کتابەکەیدا ئەمێنێتەوە ئەتوانن ئیجازەکانیان تازەکەنەوە پارەکەی نادەن بەڵام وەکو قەرزێکە بێ لەسەر فیلەکە بەس من دووبارە داواکارم لە بەڕێز کاقوبات تاڵەبانی لەبەرەوەی من بە کەسێکی دڵسۆز و چالاکی ێزانم ئەو غرامەمان بۆ لا بە هەوڵێکی بدا مەمنونی بین و سپاسیەکەین. زۆر باشە بۆچی لە پارێزگای هەولێر و دووەگەم خرامەیە نیوەکوت کاکە بەڕێی من ئەمە یعنی ئەمرێکە بڵم چی وڵی نازم بڵم ئەمرێکی واقعە بەسە سلەیمانی داسەپێن یان بڵم شتێکە هەرێ بڵێ ئێوە بە دوواداچوونتان بوون بەڵێ بە دوواداچوونمان بۆ کردووە لە هەولێر و لە دۆگ بەڵێ یە غرامە ناتۆ بەڵام بۆ پارێزگای سلەیمانی هاتۆ بەس ئێمە دەستخۆشی لە زەراعی سلەیمانیەکەن کاک ڕزگار حەمەخدر و کاک ئاواتوان عیشێکی وایان کردو کە ئەو غرامە نەدرێ بەس لەسەر فیلەکەی بمێنێتەوە و قەرزێک ئیتر بەس ئەوش لەسەر قەرز ماڵە بێ جارە لێ وەرناگیرێ دووبارە داواکارم لە بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو وەزیرە بەڕێزەی وەزارەتی کشت و کاڵ ئەگرێتە دەست لە حکوومەتی تازەدا هیوادارم چاک بە خاوەن چێلگە پەلەوەریەکان دابخشێنێتەوە لەبەرەوەی وەعزی حکوومەتیش وەعزی کوردستانی ئینشەڵا لەم ڕۆ بەدوا بەرەو خۆشیە ڕوا زۆر باشە باستان لە پێناسەی باجی گومرگی کردو ئەمەیان چییە؟ ئێمە هەتا ئێستا هاوڵاتێکی عێراقین باش ڕاستە ئێمە ئیقلیمی کوردستانمان هەیە بەناو هەرێمی کوردستانی بەڵام لە عەرزی واقعدا ئێمە هاوڵاتێکی عێراقین سەر بە حکوومەتی عێراقین لەبەرەوەی لە حکوومەتی عێراقی وابزام ئەگە هەڵەنەم 165 بۆ 6 گومرگی خستۆتە سەر مریشکی بەست و وابزام لەم ماوەی تریشدا زیادی کردووە من بۆ خۆم بە بەڕێز کاگڕێباز حەملانم وتم مادام ئێمە هاوڵاتێکی عێراقین تۆش فەرمو ئەگە هەر ناتوانانی ڕێگای لێبگری لە مریشکی بەست و داخلی هەرێمی کوردستانە بێ فەرمو 165 بیکە سەر مریشکی بەست و ئەو وتی بەڵە بەسەر چاوی تر تا ئێستا شەر وەخۆیت باج لەسەر ینی مریشکی بەست و کەمترە وەک لەی ناخۆ مریشکی ناوخۆمان خۆ باجی لەسەر نییە بەس بڵین بەعز خاوەن چێلگە پەلەوەریە لە کاتی مزارەکاندا بڵین فریا کەوتۆ معاملاتی ڤەیتەنەری بۆ کا فریا سامانی ئاژەڵ نەکەوتەوە غرامی ئەوەیە هاتوتەوە ئەنجینا مریشکی خۆمان باجی لەسەر نییە چەنی باش لەسەر مریشکی بەستوو هەیە حکوومەتی عێراقی 165 هەرێمی کوردستان هەرێمی کوردستان وا نازانم چەنە بەس وابزانام ڕێژێکی زۆر کەمە لە 100 زانیاریم نییە چەنە ئەو چەند بەرهەمی دەرەکی چەند یەتە ناو هەرێمی کوردستان چەندکە بەرهەمی دەرەکی ئیلا خی گەورە نەبێ هیچ کەسێک نازانێت چەندێتە ناو هەرێمی کوردستانە بەڵام ئاماژەکان باز دەواکەن لە مانگێکە کاکە لە ڕاستیدا بەڕێی من ئەمە ئەسڵ و ئاساسی نییە بەڕێی من ئەگەر 2000 تەم کرێ 3000 تەنی کەشی پێوە دێەوە شتێکی ناڕاست و دروست نییە بۆ بەرهەمی ناوخۆ کاک ناسم ینی پرسیارەکە ئەوەیە بۆچی مریشکی بەست و زۆرتر ساغە بێتەوە لە بەرهەمی کاکەوانی ئێستا لە پارێزگای سلەیمانی ئێسام بۆ ڕوونەکەمەوە لە پارێزگای سلەیمانی 190 خەڵک مریشکی خۆمانەخوا مریشکی واتە خۆماڵی خۆی خاوەن چێلگە پەلەوەریەکان 110 مریشکی بەستووەخوا لە پارێزگای هەولێر 165 بۆ 7 مریشکی خۆماڵیە خوا باقیەکەی تر 130 مریشکی بەستوخوا بەس زۆر بەداخەوە ئەڵم زۆر بەداخەوە ئەڵم لە پارێزگای دهۆک خەڵک لە 190 مریشکی بەستووەخوا ئەڵم زۆر بەداخەوە بەس ئەمەیەوە کێلگەی پەلەوەری لێ نییە چۆن کێلگەی پەلەوەری لێە دوو مانگزارێک نێزەکەی 6 ملیۆن جووسکیان داخلکردن هەیە بەداخەوە ئەمەش من هۆکارێکە ئەیژەرمەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لەبەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان ئیعلامی هەیە ئەبێ بێ بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕاگەیەنێ کە ئەمە داهاتی خۆمانە داهاتی خۆماڵیە پاک و تەمیزترە بەپێی عیلمی پزیشکی بەخێوەکرێ فەحسی ڤەیتەنەری بۆکرێ ئەچێتە بازارەوە وەرن داهاتی ناوخۆ بخۆن داهاتی دەرەکی مەخۆن ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ خۆی ئیدیعایی بۆ داهاتی ناوخۆ بکە بەرهەمی ناوخۆ بەڵە بەرهەمی ناوخۆ زۆر باشە ئێوە ئەگەر ئەم گرفتانە بەردەوام بێ زیانەکان ئەچنە چ قەبارەیەکەوە کاکە لە ساڵی 2019ەوە هەتا تقریبان 15 ڕۆژ لە پێش ئێستا نێزەکەی 8 ملیار دینار زەرەت بەر خاوەن چێلگە پەلەوەریەکانی هەموو هەرێمی کوردستان کەوت لەبەریان بە وردی حسابمان کردووە
ئەگە 500 هۆڵ فرۆشرا بێ لە هەموو هەرێمی کوردستاندا هەر هۆڵێک 15 ملیۆن دیناری زەرەت بەرکەوت پێ ئەمە نێزگی 8 میلیارد دینارەکە زۆر بە دڵنیایەوە بە جەنابەت ئەڵەم 600 هۆڵیش فرۆشراوە زەرەدەکە زۆر لەوەش زیاتر گەورەتر بوو لەبەرەوەی چیرۆیەک مریشک 2250 دینار لەسەر خۆمان بکەوێ معقولیاتی تیان نییە ئێمە بیدەینەوە لە بازار ساغی کەینەوە بە 1250 دینار و بە 1300 دینار یعنی ئێستا وای لێ هاتووە لەبەرەوەی داهاتی ناوخۆ زۆر زۆرە کڕیار سەری بۆ ئێمەدانێ بۆ فرۆشیاری یعنی لە هیچ شوێنێکی جیهان وان نییە لە جیات ئێمە سەردانین ئەوان سەری بۆ ئێمەدانێن خۆی بێ حکوومەتی هەرێمی کوردستان پلانێکی تۆکمەی هەبێ پلانێکی جوانی هەبێ ئێمەش حەز ناکەین مریشی لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان گران بێ بەڵام خۆ ئێمەش هاوڵاتی ئەم هەرێمی کوردستانەی 1.5 ملیۆن نەفەر بە عیشی ئەم مریشکەوە تێوەگلاوین ئێمەش حەز ناکەین هیچ کە تووشی زەرد و زیان بین لەبەرەوەی بەدەیان ملیار پرۆژە دروست کراوە لە هەرێمی کوردستاندا تۆ لە هەر شوێنێکی ئەگە پرۆژەت هەبێت لە هەر وڵاتێکی 10 دلارت پێبێ پرۆژەی بکەیتەوە یان بڵین معمەلێکی شەریکێکی زەخم کە حکومەت بە هەموو شوێک پشگیری دەکا هاوکاری دەکا بەڵام ئێمە هاتوین پرۆژەی بەدەیان میلیارد دلار مەخسووتە ناو پرۆژەوە بۆ داهاتی ناوخۆ حکومەتی هەرێمی کوردستان هاوکاریمان ناکە من داواکارم لە حکومەتی هەرێمی کوردستان لەم حکومەتە تازەی کە پێک دێ چاوێک بە خاوەن چێرگە پەلەوەرەکان دابخشێنێتەوە هاوکارێکی چالاکمان بێ بەدڵ نەک بە زمان و بە نووسینی سەر قاقەز و عەمەلی پێ نەکرێت. لە ماوەکانی ڕابردووە لە چەند ساڵی ڕابردووە کە بەڕێز عەبدولستار مەجید وەزیری کوشتوکاڵ بوو ماوەیەک بەرهەمی مریشکی بە سوی تورکی ڕاگرت بە پێ دەسەڵات با پرسیارەکەم تاواکەم وترا کە زیانێکی گەورە بەر سامانی پەلەوەری تورکی گەیشتووە تەنانەت ئەردۆگان هاتوۆتە سەر خەت لەگەڵ سەرۆکی حکوومەت قسەی کردووە تا چەندێوە مەسەلەن قسەتان لەگەڵ بەرپرسانی هەرێمی کوردستان کردووە سەرۆک کۆمارێک بێتە سەرخەت بۆ بەرهەمی ناوخۆی بۆچی ئەمان نان بەدەمتانەوە کاکە خۆی ئەگەر لە ڕاستید ئەوێ ئێمە وەک پێم وتی عیدی حکوومەتی عێراقین ئەبێ ئەمان ئەم ئێمە ببەستنەوە بە حکوومەتی عێراقی ئەتوانن بڵێن کاکە ئێمە حکوومەتی عێراقی عیدی حکوومەتی عێراقین 165 گومرگی خستۆتە سەر مریشکی بەست و لە توانە و دەسەڵاتی ئێمەدا نەماوە کاڵاکانی کەش هەروە خۆی دێوە ئەڕوا و ئیتر نابێ هیچی کە گلەی و گازندەمان لێ بکەن لەبەرەوەی داهاتی ناخۆشمان لە 100 تا 100 زیادە ئەوانە توانن بۆ شێوە جوابن بەڵێ کاک عەبدولستار بۆ ماوەیەکی کورت ڕای گرت وا بزانم جەنابی سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان هاتە سەرخەت وا بزانم هەڵی وەشاندەوە ئیتر ئەو بڕیارە سەری نەگرت کیان بەڵێ جەنابی ئەردۆغان هاتوۆتە سەرخەت ڕای گرتووە. ئێوە لە ڕێگەی پەیوەندیەکانتان وەکو کۆمەڵەکەتان هەرچەند کۆمەڵەیەکی مەدەنین باشە ئێوە بەس چالاکی باشە لەشتان ساغ بێ ئەمێ بپرسم ئێوە کام هەموو گیر و گرفتتان هەیە بۆچی ئێوە چەناڵێک نادۆزنەوە بۆی کە بازاری دەرەکی بۆ خۆتان بۆ خاوەن کێڵکە پەلەوەریەکان بدۆزنەوە ئەوە حاڵ و گوزەرانی حکوومەتی هەرێمی کوردستانە لەگەڵتان ئەوە ساغبوونەوەی کە وەکو خۆت وتت کڕیار نرخ بۆ ئێوە دانێ بۆچی ئێوە بازاڕی دەرەوە بۆ خۆتان نادۆست کاکە ئەمە بە ئێمە خاوەن چێلگە پەلەوەری ناکرێت لەبەرەوەی خاوەن چێلگە پەلەوەریەکان لە 2014ەوە زۆر عیبیشە لەم کەناڵی ئەو قسێک لەبەرەوەی بینەرانەی بینن خاوەن چێلگە پەلەوەری نییە ڕوڕەشی ماڵ و مناڵی خۆی نەبوو بێ چونکە لەبەرەوەی تۆگە قەرزار بوو یەگە ئیفلاس بووی ڕوڕەشی ماڵ و مناڵی خۆتی لەکوێ توانی بازارێکی بۆ خۆتکەوە ئەمە ئیشی حکوومەتی کۆمەڵەکەتان باەک دقە ئەوەی کە ئەمە ئیشی حکوومەتی هەرێمی کوردستانە جگەل لە وەزارەتی کشتتوکاڵ حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پلاندانانی هەیە ئەبێ بێ پلاندانێ ئەمە داهاتی ناو خۆمە ڕێژەی ئەوە نەیە ئەبێت چۆن بۆی ساکەمەوە یان با بۆ خۆیان زەرەر نەکەن لەسەر هاوڵاتیان گران نەبێ ئێمە وەک کۆمەڵەکەمان عرضم کردی کۆمەڵێکی مەدەنین بەس کۆمەڵێکی چالاکین لە دەرگای بەرپرس و حکومی و حیزبیمان داوا پێمان ڕاگەیاندور خۆ ئێمە ناچین شەڕەت فەمکەین ئێمە پێیان ڕاگەێنین ئەڵین کاکە وەرن ئەمە کێشە و گرفتەکانە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی دەستخۆشی لە ئێمە بکات لەبەرەوەی کەم و کەسریەکانی بۆ دیاریەکەین نەک زدایەتی مامکە لەولاوە بە مریشکی بەست و ماڵی ئێمە وێرانکە. لە ماوەی ڕابردوودا چەند جوتیارێک بەمە هەستان کە بەرهەمی هێناریان بردە دووبەی و ئەمانە ئێوە بۆ چیەم بەرهەمانە لە فیزیڤالێکە عرض ناکەن بازرگانی دەرەکی بێنە هەرێمی کوردستان مادام بەڕێزت ئاماژە بۆ دەکە بەرهەمی ئێوە لە ڕووی تەندروستیەوە زۆر تەندروستە بۆچی سەرنجی دەرەوە بۆ خۆتان ڕاناکێش برای ئەزیزم
خۆی تێچوون لە هەرێمی کوردستان داگرانە تێچوون ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان دووبارەیەکەمەوە ئەبێ وەزیرێکی پلاندانان لەگەڵ وەزارەتی زەراعا بێ پلانێکی هەبێ ئەو موادەی بۆ من دێ با تێچوونەکەی هەرزان بێ علەفە دەرمانە سۆیەیە گەنمەشامیە گازە غازە کارەبایە بابێ ئەو تێچوونانە هەرزان کاتەوە ئەو کاتیش سەرێکی دیاریکە سەرێکی ڕەمزی دیاریکە دستان و هاوین و بەهار 4 فەسڵە ساڵ یەک سەری لەسەردانێ تەعاودی محکەمەی لە پێش هەر هەمویانەوە بە من نووسێ بزانم کەس ئەتوانێت مخالەفێ بکە یان کەس ئەتوانێت بە کەم و زیاد ناتوانێت بەس ئەبێ تۆ حکوومەتی هەرێمی کوردستان پشگیری بکە یان ئەبێ کۆمپانیایەکی زەبەلاح پشگیری بکە کە لەگەڵ بەرپرسانی هەرێمی کوردستان دەستی هەبێت تێکەڵاو بێ ئەوە بە ئێمەی هاوڵاتیەکی ڕەش و ڕووتی داما و کە هەرچی سەرمایە خۆمانە کردومانەتە پرۆژێ و لە دوایانیش قەرزاری بازار بین ئەوە بە ئێمە ناکرێ بەڕاستی زۆر باشە بۆ ناوەڕاستی عێراق و جنوب چیتان کردو بەرهەم ئێمە بەڵێ بۆ ناوەڕاستی عێراق و جنوب خۆشبەختانە ناوەڕاستی عێراق و جنوبیش زۆر باشەزانە مریشکی ئێمە تەندروستە لەوانە لی خۆیان زۆر تەندروست بێ خواستێکی زۆری لەسرە بەڵێ ئەڕوا هەتا ئەم دەقەش قسە لەگەڵ جناب تاکە مریشک بۆ جنوب بەڕوا هیچ کێشە و مەشاکیلێکی نییە زۆر باشە ئێوە ئەگەر بەم شێوازە کێشە و گرفتەکانتان حکوومەت هەرێمی کوردستان نهات بەدەمتانەوە ترسیەوەتان نییە کە هیچی تر ئیدامەدان بەم کارە سوودی نابێت زیان بەر کێڵگە پەلەوەریەکانتان دەکەوێت و لە داهاتووە مەترسی داخستنی کێڵگە پەلەوەریەکان لە هەرێمی کوردستان ڕوو بدات کاکە ئێستا من حاڵی حاضر قسە لەگەڵ جەناب تا ئەەکەم هەتا 15 ڕۆژ مریشی کیلۆی بە 1250 دینار بە 300 دینار بوو لە 165 بۆ هەفتای خاوەن چێلگە پەلەوەریەکان تیان نەکردێتەوە ئێستا ئەزانن بەرەو بەهارە خواستی بڵین زۆر زۆرە لەسەر جووچک ئێستا هاتوون سەحەب مەخفەزەکان حکوومەتی هەرێمی کوردستان زۆر باشەزانە لە ئێمە باشتر ئەزانێ ئەبێ خۆی حکوومەت هەر بۆ شتێکی ئەوە بێتە سەرخەت جووچکێک لە 40 سانتەوە لە 35 سانتەوە کردویانە بە 90 سانت و بە 80 سانت ئەمە کەی ڕەوایە ئەمە کەی ڕەوای هاقا ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان بێتە سەرخەت هەموو هەرێمی کوردستان 44 مەخفەزی جوچکیتیایە وەک ئێمەی خاوەن چێلگە پەلەوەری نییە بە هەزاران خاوەن چێلگە پەلەوەری بین هەرەکەی لە منتیقێک و هەرەکەی لە لادەیەک و هەرەکەی لە ناحێو لە شارێک بین بتوانێت کۆمان کاتەوە بە یەک تەلەفۆن ئەتوانێت هەر 44 مەخفەزەکەی کۆ بکاتەوە بڵێ کاکە وەرە لەوەتی جووچک خواستی لەسرە سەحاب خاوەن چێلگە پەلەوەرەکان تووشی زەرەد و زیانێکی زۆر بوون زەرەدی نیان کرد بۆ نیواونی زیاتریان لێستێنن لەبەر چی بۆ 10 ڕۆژ 15 ڕۆژ لە پێش ئێستا جووچکێک بە 40 سان بە 35 سان بوو خێریان لێ کرد بۆ ئێستا بە 85 سان بە 90 سانتا بۆڵە خێرێکی وا ناکەین ینی ئەمە جارێکی تر ئەمە جارێکی تر زەرەد و زیانە بۆ خاوەن چێلگە پەلەوەریەکان ئەبێ بە هەمان نرخیش کە پێشتر هەبوو ئێوە بیفرۆشنەوە کاکە قاعە زۆر زۆرە لە هەرێمی کوردستان ینی پرۆژە زۆر زۆرە لە هەرێمی کوردستان ئێستا ئەگە ئەو 170 بۆ 65 مریشکیان تێبکردایەوە ئەبوو هەموو یەکیتە دەفتە دۆلاریکی زەرد بە لەبەرەوەی زەرەدی دەواجین زۆر قورسە باوەڕتە بێت زەرد ینی زەرەدی یەک هۆڵ جاری وایەگاتە 50 میلیۆن دینار بۆ 6 میلیۆن دینار زەرەدی خاوەن چێلگە بە هەموو کەس تواناینێەوە ناشدرێ من بە تەعداوە لەم کەناڵە جوانەی ئێوە لەم سەحەب خاوەن چێلگە پەلەوەری نێ لە 195 لە 15 دەفتەر کەمتر قەرزاری بازار بێ پێتان وانە حکوومەت هەرێمی کوردستانێکی تر لەو گرفتانەوەی کە ئاماری ئێوەی لا نەبێت کە چەندە کێڵگەی پەلەوەری هەیە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگە مەبەستی بێ خۆی هەموو شتێک بە مەبەست دەکرێ ئەگە مەبەستی بێ لە وەزارەتی زەراعا ئەتوانێ بێ مدیرعام چەند ماشەڵڵا چەندین مدیرعامیان هەیە یعنی ئەتوانێ مدیرعامی زۆر بەتوانیان هەیە کاک ئەنۆر پیاوێکی زۆر بەتوانایە کاک ڕەمەزانە کاک ئازادە ئەتوانێت ڕایان سپێرێ وەرە کاکە هەر منتیقە و بەڵام بە سەرڕاستی و بە دروستی بێنە سەر خەت بزانە چەند پرۆژە هەیە ئەوە خۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانێەوەیکە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاستیدا هەتا ئێستا نەیکردو باشە باسان لەوە کرد کە ئێوە هەموو شتێک لەسەر شانی خاوەن کێڵگەکان گرانە تا چەند وەزارەتی کوشتتوکاڵ پاڵپشتانە بۆ کاراسان کاکە ئێمە من یەکەبارە بە شخصی خۆم لە کۆمەڵەکەیدا هەوڵی 100 کە علەفی ئێرانی و تووچی بێتە ناو هەرێمی کوردستانەوە لەبەرەوەی خاوەن معمەل علەفەکان وا بزانام 25-26 معمەل علەفە هەمویان ئیتفاقێکیان کرد بوو تا تەنی $570 ڕۆژ پارەکە
ئیتر من زۆرم هەوڵدا قایمقامی سلەیمانیش من لێرە دەستخۆشی لە یەکەم هەموو معمەل عەلەفەکانی محافظی سلەیمانی کۆ کردەوە کە نرخت داشکێنن هەموو هینەکانی کۆ کردەوە کە نرخت داشکێنن بەڵام خۆی لە ڕاستیدا ئەمەش هەرە گەڕێتەوە بۆ حکومەت ئەبێ حکومەت پلانی هەبێ ئەو موادانەی بۆ خاوەن چێلگە پەلەوەرەکان دێ ئەبێ هەرزانی کە حکومەت ئەبێت تێچوون هەرزان کاتە ئەگە تێچوون هەرزان کا بۆ ئێمە لەسەر هاوڵاتیانیش هەرزانە بێ ئێمەش تووشی زەرەر و زیان نابێت علەف لە دەرەوە نایە بەس مریشکی بەسوو لە دەرەوە دێ ئەنجا ببوورە ئەوم لێ تەشو علەف ئێمە زۆرمان هەوڵدا کە علەف لە ڕێگای ئێران و تورکیاوە بێ بەڵام زۆر بەداخەوە ئێرانیش حەسارێکی زۆری لەسەرە ئێستا کۆماری ئیسلامی ئێرانیش نایەڵێ علەف بێتە ناو هەرێمی کوردستانەوە لەبەرەوەی بۆ خۆی حەسارێکی زۆری لەسەرە ئەنیا کاک ڕێباز حەملا من دەستخۆشی لە یەکەم ئەوەی بۆ کردین بەڵام ئەوش سەری نەگرت علەف بۆ لە تورکیاوە نایە علەف لە ڕێگای تورکیاوە دێ بەڵام ئەو خواستەی بڵین لە لای هەولێر و دوهۆک لە سەرێتی ناگاتە پارێزگای سلەیمانی چوە خاوەن شێرگە پەلەوەری زۆر زۆرەوە بزانمەگە هەڵە نەبم نێزەکەی 2800 هۆڵ هەیە لە هەموو هەرێمی کوردستاندا تۆ بۆ نمونە هۆڵێک ئەگە هۆڵێکی 15000 بێ نێزەکەی 45 بۆ 50 تەن علەفیەوێ بیانووی خاوەن معمەلە علەفەکان لە هەرێمی کوردستان چی بۆی کە نرخیان دانە بەسان ئەیان گوت ئەوانە یانگوت مواد لەسەر ئێمە گران بووە ئیتر ئەو هەر کەسە و بیانووی خۆی هەیە تۆ لە بازاردا من یان جەنابەت دۆیەکی بفرۆشین خۆ ناڵین کاکە دۆیەکە ماشی ناڵین وەرە دۆی ترشت بینێ یعنی هەمووی هەر بە دۆیەکەی خۆیڵە ترشە کەس زەرت بۆ لانی خۆی دانانێ هەمووی خێر بۆ لانی خۆی دانێ بەس بەڕاستی من یەک ڕەقدەم لە خاوەن معمەل علەفەکان هەیە لەبەرەوەی ئەو هەموو زەرەر و زیانە بەر خاوەن چێلگە پەلەوەریەکان کەوت قەیچێکە با 20 ڕۆژ بەمای خۆی بیاندایەوە بە خاوەن چێلگە پەلەوەرەکە هەروە هەم وەکو ئینسانیەت هەم بۆ خۆیان جوان بوو هەم وەکو شتێکیش بوو کە خێرێک بێ بە ماڵ و مناڵی ئەو ڕەشوروتە خاوەن چێلگە پەلەوەریەکان بەڵام ئەویان نەکرد کاکە ئێستا لە هەرێمی کوردستاندا هەر توجارە و هەر دەوڵەمەندە و هەوڵەدا بۆ ژیلفان و بۆ ماڵ و مناڵی خۆی ینی کەس بەزەیی بە کەسدا نایەتەوە خۆی ئەمە عیشی حکومەتی هەرێمی کوردستانە من ئەگە شتێکم بەدەست بێ لە وەزارەتی کشتتوکاڵ ئەبێ بزانم کارەبای معمەلەکەی چەنی تێچێ پرۆتینەکەی چەنی ئاف و پریمێکسەکەی چەنی تێچێ ئاردەکەی چەنی تێچێ گەنمە شامەکەی چەنی تێچێ کرێکارەکانی چەنی تێچەڵم کاکە ئەمە تێچوونەکەتە ئەمەش خێرەکەتە ئەبێ حکومەتی هەرێمی کوردستان وابێتە سەرخەن نەک هەر کەسە و علەف باوەڕتەیە 25 معمەل 26 معمەلی علەفەیە لەمە $10 گرانترە لەوە $10 هەرزانترە لەوێڵە موادی کەم کرد وێگەڵە موادی زیاد کرد ئیتر سەریان لە خەڵکە شێواندووە لە ڕووی نرخەوە ئێوە چەند تا مریشکێک ئەگاتە ئاسی ئەوەی بیخەنە بازارەوە چەنی تێچێ و بە چەنیش بدرێت ئێوە قازانجەکەن کاکە هەموو کیلۆ مریشکێک 2250 دینار لەسەر خاوەن چێلگە پەلەوەریەکانەکەی بەدستان حاڵی وی لەبرات بەس لەبەرەوەی هەوڵێک هەبووە دەوری 3-4 مانگە علەفی شتێک پارەکەی هاتوتە خوار بڵین لە سەرەکەی داشکەندراوە هاتوتە خوار ئێستا 2100 دینار لەسەر خاوەن چێلگە پەلەوەریەکان ئەکەی بەم دستانە بەڵام لە هاویندا ئەگە سوتەمەنی نەبێ 1900 بۆ 2000 دینار ئەویش ئەگە قاعاف ڤایرۆس لێنەدا ئەگە هەلاکاتی نەبێ جاری وایە تۆ جوستکرد بۆ دێتە ناو قاعەکەیەوە نیوەی نەقسی ڤیتامینی هەیە لێت ئەمرێ بۆت پەروەردە نابێ ئەگەر ئەوە ینی بۆ شێوە بڕوە لەوانەیە بە 3000 بیدی بۆ نەگرێتەوە بەڵام ئەگە جوستکێکی تەندروست هەبێ لە ناو هۆڵەکەی خۆدا هەلاکاتێکن نەبێ هەلاکێکی سەحیت هەبێ 1900 دینارەکەوێ بە هاوین ئێستا بۆچی لە بازار کە منێکی کڕیارە چم بە 1900 پێمە فرۆشرێتەوە ئێوە 200تان لەسرە 2200 دینار لەسەر خۆمانەکەی بەڵێ ئەی چۆن ینی هەمیشە لە زەرەرە کاکە ئەزانی چۆنە هەمیشە لە زەرە دانین بەس دڵنیا بە ینی ئێمە لە 2014 ئەگە ساڵ 12 مانگ بێ 10 مانگ لە زەرت دابووین 2 مانگ لە خێر دابووین ینی ئەمە مانگە مانگەکە هەڵەسێنێت نەخێر بەس کاکە کابرا هەیە لە 135 بۆ 40 پرۆژەکەی داوە بە ئیجاد یعنی ئەو ناتوانە ڕاوەسی هەرەبێتی کاتەوە دوعاکەشی ئەوەیە ئەڵە ئەم جاری زەرەدەم کردو با جارەکەی تر خێرکەوە بەڵام لە هەمان کاتداوانیە من بۆیە ئەڵێم لە 195 خاوەن چێلگە پەلەوەریەکان قەرزاری بازارن هەمووی تووشی زەرەد و زیانێک و ماڵوێرانێکی زۆر بوون وەکو کۆتا قسە چییە بۆ حکومەتی هەرێمی کوردستان و قسەش چییە بۆ خاوەن کێلگە پەلەوەریەکان لە ڕووی بەرهەم و کوالێتیەوە وەڵام من قسەم بۆ برادرانەی کەنیازیان هەیە ئیجازەی قاعەت دەرهێنن باواز بێنن لەبەرەوەی
ئەگەر ئەیانەوێ قاعە دروستکەن بابێن پرۆژە بکڕنەوە لەو پرۆژەی کە دروستی ئەکەن جوانتر و تەندروستتر زۆر بە هەرزانتریش بۆیان نەدۆزینەوە پیان ئەفرۆشین. ینی سەردانی کۆمەڵەکەتان بکەن. بەڵێ قاعی باشتان هەیە. بەڵە قاعی باشمان هەر ئێستا من سێ هۆڵم هەیە بۆ فرۆشتن بابێ لە جیاد ئەوەی ئەو هەموو هاتوچۆیەکە بۆ هەولێر بابێ پرۆژەکانی بکڕێتەوانە 63 دەفتەری دلاری تێچۆ بە 40 دەفتەر دلار پیرۆزیەکەم و دوعای خێریشی بۆکەم. ئەمە وەکو خاوەن ئەوانەی کە بەنیاز بۆی وازی لێبێنن. داواکارێکیش بۆ حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان ئیشەڵا ئومێد دەکەم وەعز وردەورە بەرەو باشی ئەڕوا وەزارەتی کشت و کاڵ بێتە سەرخەت بە هەموو شتێک بە هەموو شێوەیە پاڵپشتی داهاتی ناوخۆکە بە تایبەتی خاوەن شێلگە پەلەوەرەکان. یەک داواکاریشم لە قایمقامێتی سلەیمانی هەیە کەسێکی زۆر دڵسۆزە هاوکارمان بۆ هیوادارم ئومێدیشم پێیەتی لەمە بەدواوە زیاتر هاوکار و پشگیریمان بێ ئەو داواکارش بۆ بەڕێز کاقوبات دووبارە ئەەکەمەوە کە ئومێدم پێدی شەڵا ئەو غرامەی بۆ خاوەنچێلگە پەلەوەرەکانی پارێزگای سلەیمانیات و لەسەر خاوەنچێلگە پەلەوەرەکانی لادا سپاسیەکەین. زۆر سپاس بۆ ئێوە بۆ بینەرانی بەڕێزیش. بەڵێ زۆر سپاس بەو هیوای کە حکوومەتی هەرێمی کوردستان هەمیشە ئیشاڵڵ بۆ ئومێدەین کە حکوومەتی هەرێمی کوردستان نەکرد بۆ کێلگە پەلەوەرەکان بەڵکو بۆ هەموو بەرهەمێکی ناوخۆ توانای ئەو بەرهەمە لە هەرێمی کوردستان زیاد کە بازاری بۆ بدۆزێتەوە نەک بیشکێنێ بۆ ئومێدەین کە بەرپرسانی هەرێمی کوردستانیش لە خەمی ژێرخانی ئابووری وڵاتەکەیان. وڵی من شتێکم ماوە بات خۆیەک دەستخۆشی لە ئاسایشی سلەیمانی بکەم چونکە زۆر هاوکاریان کردین لە کاتێکدا کە مریشکی ئێران بە قاچاغی ئاهاتە ناو پارێزگای سلەیمانیەوە زۆر هەوڵیاندا چکە مەرزی سلەیمانی مەرزێکی فراوان و بەربڵاوە. بەس من لێرەوە دەستخۆشی لە کاگۆستا حەسەنەکەم هاوکارێکی باشی کردین کە نەیهێشت مریشکی زیندوی ئێرانی بێتە ناو پارێزگای سلەیمانی و هەر بۆ نەخۆشی بۆ ڤایرۆسیش شتێکی خراپ و دەستخۆشی لێەکەم. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز نازم عەبدوڵڵا جێگری سەرۆکی کۆمەڵی کێلگە پەلەوەرەکان لە پارێزگای سلەیمانی. بۆ بینەرانیش. بینەرانی ئازیز و خۆشەویست سپاس تاوەکو ئێستا بینەرمان بوون بەخوای گەورەتان دەسپێرم کاتێکی خۆش.